من ئاڤان وەلی کەریم پیشەم دەکتی و تانکی دروست دەکەین و تقریباً لە سیەکانەوە مەعیشمانە. من باپیرم خۆی مزگر بووە کاتی خۆی چۆتە دێهاتەکان، لە دێهاتەکان مسی بۆ خەڵک زەردەوە کردووە، شتی پێیان فرۆشتۆ و شتی هێناوە لە دێهاتەکانەوە بۆ ناو شار و هەروە بڵین باپیرم کە دەستی بەم ئیشە کردووە جاران خەڵک شتەکان وەکستە نەبوو، ڕەحەتی دروستە کرد، پەمپی نەوت دەرکردن هەبوو ئەوانەی دروستە کرد. ئیتر لە هەشتاکان بڵین باوکم دەستی پێکرد، پەرەی پێدا کردیە تانکی و دەکت و ئەم شتانەی دروستە کرد. ئیتر ئێمە شێواشەوەش بە دوای باوکمان من خۆم دەستم پێکرد تقریباً لە تەمەنی 12 ساڵی و لە ناوم ئیشەم تانکی دروستەکەین، دەکتە و جەمەلۆناتی دەرەوەش دروستەکەین، بڵێن ئیشی دەرەوە بێ خارجی، ئەم ئیشانەکەین ئێمە. ئەشیاکان بڵین یان لە هەولێر یان لە سلێمانی و ئەکڕینەیەنین، لێرانەی تر خۆمان دروستیەکەین کامل، بڵین بەس مەوادەکە لێوەیەنین، لێرانە خۆمان خڕێکین، خۆمان قەباخەی بۆ دروستەکەین و دەسەکەینە تانکی دروستکردنەکە. تانکیەکە تقریباً لە سەعات و نیوە بۆ 2 سەعاتی پێچێتە تەواو بێ. تانکیمان هەیە ولدنە، بە ولدن لە حیم دروستەکرێت، تانکیمان هەیە بە ئارگۆن دروستەکرێت، تانکیمان هەیە بە کەپس دروستەکرێت بە دەست کەپس، ئەو تانکیانەمان هەیە دروستیەکەین. نرخەکان بڵین لە شۆن بۆ شۆن جیاوازیە، بەس تقریباً تانکێکی 5,000 300,000 دینارە وەستێ، شتێکی باش و معقول و هەشمانە 5,000 تقریباً بە 270,000 وەستێ. عینە 5,000 بەس پلێتەکانی فەرقیە، ئەستور و خەفیف. و ئێمە بڵین کە لە کەرکووک ئیشەکەین بۆ دەرەوەی شاری زۆرە نێرین، بڵین بۆ تکریتە، بۆ سامەڕایە، بۆ عەلەمە، بۆ حەویزەیە، بۆ دیالەیە، بۆ شۆنانە هەمووی نێرین ئێمە. کەرکووک شتە لەخوا بەزیاد بە وەستای زۆر زۆرە، نا لەخوا بەزیاد عین بەشی کەرکووکە بەشی دەرەوەی کەرکووک ئیشەکە بە زیاترەوە زۆر کەس بە ماسکۆی ناڵێت توش بە 100% گلەی یان کەس گلەی لێمان نەکرێت تا ئەم دەقێت. ناوەڵە تا ئەم دەقەیە هیچ شتێوە توشمان نەبووە. و دوزار واشەیە تانکیمان هەیە کە لە مەعمەل دەرەچێ سەرەکەی لە حینچیە لە بیرێتێ کوونی شتایە خاوەن ماڵەکە تەلەفۆنێکمان بووەکە خۆمان لە حینچیەکان نێرین لە شۆنەکەی خۆی بۆی چاکاتەوە. دەکت بە سەعات نییە، چونکە تۆ دەکتە چیتە شوێنێک بڵین بینایەکی 200-300 مەتریان عیمارەیە 3-4 قاتە بە شێواکە گۆڕێت، چونکە قیاساتی جیازە، ئیشکردنەکەی جیازە و پلێتی دەکت لەگە پلێتی تانکیا زۆر فەرقە. بڵین تانکی ملیمونی و ملیمو 20 ئەو 06-07 عین نیوەی ئەوە ئەستوریەکەی و خانوویەکی بڵێن 200 مەتری دوو قات کە دەست پێ بکەین ئێمە بە 3 ڕۆژ تەسلیم دەست ماڵەکەیەکەی. دەکە زۆر جیاوازترە، علمێکی زۆر جیاوازترە لەگە تانکیە، دەکەت فەنی زۆر تایە، تەقسیماتی تایە، تەوزیعاتی تایە، ئیشێکی هەندەسیە بەڕاستی، یعنی هین نییە بڵێ هەر کەسێ بێ بتوانێت فێر بێ، خۆی فێربوونەکەی فێرەوی بەس عەجەبا تۆ تەوزیعەکەی چۆن تەوزیعەکەی بۆ ماڵەکە دەکەت هەمووی جیازە کەپسێکە جاران هەمووی بەدەستەکرا سەر لە پێشکەوتنی هەمووی جیازایکا و بەست و لە یەکشە دەیت و تەواو. هیچ دەکەت من خۆم وەک پێدەڵم لە 12 ساڵێ بەس باوکم لە هەشتاکانەوە ئیشی